ئەما بێتە پێشەنگێک بۆ بوژانەوەی هەرێمی کوردستان ببێتە کاریگەرترین کۆمپانیا و کارگە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە بتوانێت ببێتە سەرچاوەیەکی دیکەی داهات کە ببێتە یەکێک لەو فاکتەرانەی پێوترێ هەمە چەشنکردنی داهات ئەم بۆ نەگرنگام ڕۆ بەڕێوەچێت بۆیە من بە پێویست تێزام کە لەگەڵ بەڕێز عەبدولعەزیز شێروانی بەڕێوەبەری گشتی کۆمپانیای زوم گفتوگۆکەم شڕ و پڕتر و دەوڵەمەندتر بکەم بەڕێز عەبدولعەزیزم کاتت باش بەخێر هاتی جەنابشتان باشی وەش بەخێر بن زۆر سپاس پێم خۆشە سەرەتا پیرۆزباییتان لێ بکەم لە بەرەوەی ڕۆژێکی مێژوویە لە ماوەیەکی کەم کە ساڵێکە توانیوتانە بەو شێوەیە جی خۆتان لە هەموو ماڵێکی کوردستان بکەنەوە بەرهەمەکانی زۆم ببێتە خواردنێکی سەرەکی لە ماڵی کوردان لە گوند نشینان هەتا شارەکان بۆیە پیرۆزەم ڕۆژە زۆر سپاس بۆیەوەش بەخێر هاتن پێم خۆشە لەوە دەست پێ بکەین جیاوازی بەرهەمەکانی ئێوە چی بوو تا توانیتان لە ماوەیەکی ئەوەندە کورتە ئەوەندە کاریگەری هەبێت ڕێگەم پێ بدەن پێشەوەی باسی جیاوازی بەرهەمەکانی زۆم بکەم باسی جیاوازی بیرۆکە و پرۆژەی زۆم بکەم ئەوەی کە پرۆژەی زۆم جیاواز دەکاتەوە لە پرۆژەکانی دیکە ئەوەیە کە پرۆژەی زۆم پرۆژەیەکی نیشتیمانیە بۆ خزمەتکردنی گوندنشین و پاڵپشتی جوتیارانی کوردستانەوە بە ئیلهام وەرگرتن لە ڕاستپاردەی جەنابی سەرۆک بارزانیەوە دامەزراوە بە هەوڵ و ماندووبوونی ڕێزدار مەلا مستەفا بارزانی کە هەردەم ڕێنمایی ئێمە دەکە و چاودێری بەڕێوەبردننی ئەو پرۆژەیە دەکات ئەگەر بینە سەر جیاوازی بەرهەمەکانی زۆم لەگەڵ ئەو بەرهەمانێکە لە بازار هەیە بەرهەمەکانی ئێمە جیاوازی زۆریان هەیە لێ یەکێک لەو جیاوازیانە ئەوەیە کە بەرهەمەکانی زۆم بەلە بەشێک بوژ گوتوبێژە ئەفکارا منهاژە لەگەڵ میێوانێ خوا ئەم بەگەڕن ڕۆژەکانی دیکەنینەکە شیری وشک بەکاربیین یان شیری تۆز بەکاربیین یانیش کێلگەیەکمان هەبی گاوداریەکمان هەبی لە بۆ بەخێوکردنی مانگا و شیرەکەی بەکاربێن نەخێر تەنها و تەنها پشت دەبەستین بەو شیرێکە گوندنشینانی کوردستان لە بۆمان دێنن تەبعەن کوالیتی ئەو شیرەی زۆر زۆر جیاوازە لەگەڵ ئەو شیرانەی کە بە شێوازێکی دیکە دەکرێتە بەرهەم ئەو مانگانە کە سەرچاوی شیری ئێمەن لەناو سروشتی جوانی کوردستان دەڵەوەڕێن تەبعەن ئەوەش کاریگەری دەبێت لە کوالیتی بەرهەمەکانی زۆم باشە هەر ئەمە بوو وای کرد کە ئێوە خەڵاتی باشترین بەرهەم لە ئاستی عێراقدا وەربگرن خەڵاتی باشترین بەرهەم بۆ بەرپرسیارەتی کۆمەڵایەتیمان وەرگرتووە چەند سەبەبێکی هەبووە یەکێک لەوانە گرنگیدان بە گوندنشینانە ئێمە خۆشبەختانە و بە شانازیەوە هەتاکو ئێستا بووینەتە سەرچاوەی بەردەوامی داهات بۆ زیاتر لە 2000 خێزان 2000 گوندنشین سوودمەند بووینە لەو پرۆژەیە بە شێوازێکی ڕاستەوخۆ زیاتر لە 200 کارمەندمان هەیە و ئەو ڕێژانە خۆشبەختانە ساڵ بۆ ساڵ زیاد دەبێتن بە بەراورد لەگەڵ پارساڵ ئەو ڕێژانە یەکجار بەرزبوونەتەوە هەروەها بە شێوەی ناڕاستە و خۆ بووینەتە سەرچاوی داهات بۆ هەزاران کەسی دیکە بۆ نمونە و جوتیارانە کە ئالیک دەچێنن یان ئالیک بەرهەم دێنن لە بۆ ئاژەلداری منتیقە لە هەموو بوارەکانەوە لە بواری ڤێتەرینەری ئیتر کاریگەری زۆرمان هەبووە لە ئابووری ناوچەکە و هەروەها ئەمە بەرهەمێکی یەکجار تەندروست بەبێ ئەوەی هیچ مادەیەکی زیان بەخش هیچ مادەیەکی کیمیایی بۆ دروستکردنەوەی تەمەنی بەرهەم بۆ گۆڕینی ڕەنگ و تامی بەرهەمەکانمان بەکاربهێنین بەکارناهێنین هیچ جۆرە مادەیەک ئەوەش وای کردووە کە بەرهەمێکی زۆر زۆر تەندروست پێشکەشی هاوڵاتیانی خۆمان بکەن هەردەوام بن و ئەبێ هەمیشە پێتان بڵین خەرمان بەرەکەت باشە کاتێککە بەکاربەر فێری بەرهەمێکی باش و خۆماڵی و تەواو سروشتی ئۆرگانیەکرێ پێویستەکە کە بەرهەمی زیاتریشی بخرێتە بەردەست ئێمە زانین بەم استراتیژە گرنگەکە کارکراوە بۆیە زوم گەیشتۆتام ئاستا جگە لەوەی کە بەرهەمی خۆماڵی زیاتر گەشەی سندووە و هاندانێکە بۆ کەسانێک کە
بەرهەمی خۆماڵی بەکاربێنن جگە لەوەش هەلی کارتان ڕخساند و ئەمە بۆ خۆی لایەنێک نییە کە پشتگوێ خراپێت و ئێوە هەموویتان بەسەر کردوتەوە کۆمپانیاکە کاریگەری هەبووە کەواتە استراتیژی کارکردنتان لە داهاتوو چییە بێت بۆی کە بەردەوامیتان بەسەرکەوتنەکانتان هەبێت ئێمە پلانی زۆر گەورەمان هەیە لە بۆ بەرفراوانکردنی پرۆژەی زۆم و هەروەها بۆ بەرفراوانکردنی کارگەی زۆم کارگەی شیرەمەنی زۆم تەمەەن پرۆژەی زۆم زۆر پرۆژێکی بەرفراوانە تەنها خۆی لە کارگەی شیرەمەنی زۆم نابێنێتەوە پلانی زۆر گەورەمان هەیە بتوانین بەرهەمەکانی دیکە پێشکەشی هاوڵاتیانی خۆشەویستمان بکەین بە ئاستێکی زۆر باش لە داهاتوێکی نێزیکدا ئینشاءالله بەرهەمی نوێی زۆم دێتە بازار هەروە بەرهەمی شیرەمەنی نوێ دینە بازارەگە خوازکە و خۆشبەختانە ئەو جوتیارانە کە سەرچاوەی شیری کارگەی زۆمن یعنی ئەوانەی کە شیر لە بۆ مەدینن ئەوانیش متمانەیەکی یەکجار زۆریان بە پرۆژەکەی ئێمە هەیە و ڕێژەیان بەردەوام لە بەرزبووندایە و ئەمە مژدەی ئەوەی دەدەینە هاونیشتمانیانی خۆنمان کە بەردەوام دەبین و بەردەوام دەبین لە پێشکەشکردنی بەرهەمی زۆر باش بە کوالەتی بەرز و بەرهەمی نوێتر ئینشاءالله بە ستانداردێکی زۆر باش پێشکەشی هاوڵاتیانی خۆشەویستمان دەکەین بۆ هیوای ئێمە شەر چاوەڕێ ئەوەتان لێ یەکەین بەڕێز عەبدولعەزیز شێروانی بەڕێوەبەری گشتی کۆمپانیای زۆم لەگەڵمان بووی سوپاس بۆیەوە خۆشحاڵ بووین بە ئاماجەبوونتان لێرە زۆر سوپاس